دادگای باڵای فیدراڵی عێراق دەردەستی نووری مالکیە و نەیارەکانی دەهاڕێت. ڕۆژنامەی العەرەبی جەدید راپۆرتێکی بڵاو کردوتەوە و نووسیویانە لە دوای بڕیاری لە کارخستنی محەممەد حەلبوسی سەرۆکی پێشووی پەرلەمانی عێراق لە پۆستەکەی بە تۆمەتی ساختەکاری جارێکی تر مشتومڕ لەبارەی دادگای باڵای فیدراڵی عێراقەوە دروست بووە. دوای بڕیاری لە کارخستنی حەلبوسی لەلایەن دادگای باڵای فیدراڵیەوە دادگاکە ڕوبەڕووی کۆمەڵێک پرسیار بووەوە لەلایەن خودی حەلبوسیەوە. لەوانە دادگاکە دەسەڵاتی ئەوەی نییە سەرۆکی پەرلەمان لە کار بخات، هەروەها بەکارهێنانی بڕگەکانی دەستوری لە شوێنی نەگونجاودا. زۆرینەی بڕیارە گەورەکانی دادگای فیدراڵی نزیکە لە دید و بۆچوونی سیاسی سەرکردە حیزبە گەورەکان کە ڕەنگە دیارترینیان نووری مالکی بێت. مالکی بەوە ناسراوە کۆنتترۆلی دادگای کردووە لە ڕێی بەرژەوەندی و سۆزی حیزبی و ڕێککەوتن و لێک تێگەیشتن کە لە ماوەی سەرۆکایەتیەکەیدا بۆ 2 لە نێوان 2006 بۆ 2014 کاری بۆ کردووە. بڕیاری لە کارخستنی حەلبوسی زۆرێک لە هەڵوێستەکانی پێشووی دادگای باڵای فیدراڵی بیری عێراقیەکان هێنایەوە کە ڕەنگە دیارترینیان دوای هەڵبژاردننی ساڵی 2010 بێت. کاتێک مافی پێکهێنانی حکوومەتی لە کوتلەی براوە داماڵی کە ئەیتیلافی عێراقیە بوو بۆ سەرۆکایەتی ئەیاد عەلاوی و دەرفەتی مانەوەی بۆ ویلایەتی دووەمی مالکی ڕەخساند. ئەمەش لە ڕێژڕۆڤەکردنی گەورەترین کوتلە کە لە دەستوری عێراقیدا هاتووە سەبارەت بە کوتلەی براوە لە هەڵبژاردندا. بەڵام مەدحەت مەحموود سەرۆکی دادگاکە لەو کاتەدا وای شرۆڤە کرد کە کوتلەی براوە ئەو کوتلەیە دوای ڕاگەیاندنی ئەنجامەکان پێکهێنراوە نەک ئەوەی لە هەڵبژاردن بردوویەتەوە. هاوکات کۆمەڵێک بڕیاری تر هەیە کە بە پێچەوانەی یاسا بڕیاری لێدراوە لە کاتی خۆیدا. لە نمونەی سەر لە نوێژمارنەوەی دەستی دەنگەکان لە هەڵبژاردننی 2010 لە سەرداوای سەرکردەی حیزبەکان کە دیارترینیان نووری مالکی بوو. هەروەها بڕیاری دادگای فیدراڵی سەبارەت بە نادەستوریبوونی یاسای نەوت و غازی حکوومەتی هەرێمی کوردستان و هەڵوەشاندنەوە و ڕێگریکردن لە بڕیاری ناردنی پارە بۆ فەرمانبەرانی هەرێم. دادگای باڵای فیدراڵی کێشەی لەگەڵ موقتەدا سەدر و ڕەوتەکەشیدا دروست کرد. دواتریش سەدر هێرشی کردە سەر دادگاکە چونکە دادگاکە کۆمەڵێک بڕیاری دەرکرد و ڕێگەی لە سەدر گرت تا حکوومەت پێکهێنێت. ئەوەش سەدری ناچار کرد لە حکوومەت بکشێتەوە و ئەندام پەرلەمانەکانیشی دەست لە کارکێشانەوەیان پێشکەشی پەرلەمان کرد. هاوکات هەر دادگای باڵای فیدراڵی بوو ڕێگەی لە پارتی دیموکراتی کوردستان گرت تا بگەڕێتەوە بارەگاکانی لە کەرکووک. سەرکردەیەکی دیاری ڕەوتی سەدریش دەڵێت بڕیارەکانی دادگای فیدراڵی هەمیشە لە بەرژەوەندی چوارچێوەی هەماهەنگیە. قەیرانە سیاسیەکان لە دوای هەڵبژاردننی ساڵی 2021ەوە ئەوەیان سەلماندووە و کۆتا قەیرانیش کێشەی حەلبوسی بوو. ئەو سەرکردەی ڕەوتی سەدر دەشڵێت ئەگەر کوتلەی سەدر لە پەرلەمان دەستیان لە کار نەکێشابایەوە ئەوە یەکەم کاریان هەمواری یاسای دادگای باڵای فیدراڵی دەبوو. ئەمەش بۆ سنووردارکردنی بەشێک لەو دەسەڵاتانەیە کە لەلایەن چەند لایەنێکەوە بەکار دەهێنرێت.